حکوومەتی عێراق پێکات وەکو ئاگادارین حکوومەت وا هەستەکرێت تۆزێ بە دەسوبردە لە ڕۆژانی پشۆ دەستی بەکارەکانی کردووە و ئەیوێ وای نیشان بدا کە زۆر دەسوبردە و سەرەتاش کار لەو بواراناکە کە ڕاستە و خۆ پەیوەستە بە ژیانی خەڵکەوە بەڵێنی داوە کە پرۆژه یاسای بودجە بێنێتە پەرلەمان و بە زووی کاری لەسەر بکرێن بابەتە گفتگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا دارا سێکانیانی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق مامۆستا سڵاو لێبێ زۆر بەخێر بەخێر بێت سەرچاو مامۆستا حکوومەتی نوێ پرۆژه یاسا چۆن ئامادەکە و بەنیازی چییە بەنیازاوە بە خێرایی بینێرێتە پەرلەمان و بەڕێ بکرێ بەنای خۆی بەخشندەی مێرەبان سوپاس بۆ ئێوە سڵاویش لە بینەرە بەڕێزەکان دیارە پرۆژه یاسای بودجە ئەتوانین بڵێن لە هەر قۆناغێکە سێ بەشی هەیە لە بەشی حکوومەت توانین بڵێن سێ قۆناغا بەشی پەرلەمان خۆی لە سێ قۆناغا بینێتەوە و بەشی دوای دەنگدانیش کە جارێک ترێگەڕێتەوە بۆ حکوومەت سێ قۆناغا سێ قۆناغی یەکەم ئەبێ هەر وەزارەتێک لە وەزارەتەکان بودجەی خۆیان ینی پێشنیار و تێبینی و سەرنجەکانیان کارنامەی خۆیان گەڵاڵە بکەن و بینێرن بۆ وەزارەتی دارایی وەزارەتی ئابووری لەگەڵ وەزارەتی پلاندانان ئەم دوانەش دوای ئەوەی کە ڕژنووسێک ئەنووسن لەسەر هەموو ئەو وەزارەتانە یان ئەو لایەنە پەیوەنددارانەی کە ئامادەیان کردووە ئینێرن بۆ حکوومەت دوجار دراسەیەکی ئەکاوە هەر تێبینێکی هەبێ هەر سەرنجێکی هەبێ هەر گۆڕانکاریشی تیا بکە دوجار ئەویش خۆیان لای خۆیان گەڵاڵەیەکەن و دوجار لە ئەنجومەنی وەزیران دەنگی لێ ئەدرێت کە ئەم ئاکاتە سێ قۆناغ واتە وەزارەتەکان هەمویان بەتەنیا دوای جار وەزارەتی پلاندانان و وەزارەتی ئابووری قۆناغی سێم حکوومەت کابینەکەی خۆی باش دێتە پەرلەمان لە پەرلەمان خوێندنەوەی یەکەمی بۆ ئەکرێ ئەمە قۆناغی یەکەمی پەرلەمان ئەوش سێ قۆناغ خوێندنەوەی یەکەمی بۆ ئەکرێ دوایی ئەمە قۆناغی یەکەم قۆناغی دووەم لە پەرلەمانە دیارە هەموو لیژنەکانی پەرلەمان هەر یەکەیان پەیوەندیان بە چەند وەزارەتێکەوە هەیە بۆ لیژنی یاسایی مەجلیسی قەزای ئەعلا و بودجێ وەزارەتی دادیتکەوە هاکەزا بە هەمویان هەر یەکێک لە لیژنەکان تایبەتە بە چەند وەزارەتێک یان بە وەزارەتێکی دیاری کراوە ئەمانش لەوێ دیارە گفتوگۆی چڕوپڕی ئەکەن قۆناغی دووەمیان ئەبێ بریتی بێ لەوەی کە دوایی ئیتر خوێندنەوەی دووەمی بۆ ئەکرێ کە خوێندنەوەی دووەمی بۆ ئەکرێ دوجار ئەبێ گفتو لیژنەیەک پێگەهێنرێ ئەو لیژنەیە گفتوگۆ لەگەڵ ئەهلی مختەساگا لەگەڵ هەیئاتەکانەکە لەگەڵ لیژانەکانە ئەیکا لەگەڵ مستەشاری ئەیکا دوجار ئامادە ئەکرێ ئیتر بۆ پرۆژەی قۆناغی سێم کە دەنگدان لەسەر ئەکرێ ئیتر ئەمە سیاغاتی دەستوری و قانون و هەمووی داڕێژرێتەوانێ دوای گفتوگۆیەکی چڕوپڕ دوجار دەنگی بۆ دێ لە قۆناغی سێمەوە ئیتر ئەبێ ببووجە ئەمە کەواتە سێ قۆناغی پەرلەمانیش کۆتایی هات ئەمە ڕێچکە یاساییەکانە دوجار ئەچێتەوە بۆ چۆ بۆ سێ قۆناغی هەیە دوای دەنگدان یەکیان ئەچێتە لای سەرۆک کۆمار ئەبێ ئیمزا بکات لە ماوەیەکی دیاریکراوی خۆیان دوو هەمیانە بێ لە جەریدەی وەقایع عێراقیان نەشر بکرێ قۆناغی سێمیشانەوەی حکوومەت دەست بکات بە تەنفیزاتی ئەم پرۆژه یاسا ئەمە تقریبان بە شێوەیەک گشتی پرۆژه یاسا کاکدارە چاوەڕوان دەکرێت کە پرۆژه یاسای بودجەی ساڵی 2023 جیاواز بێت لە پرۆژه یاساکانی ساڵانی ڕابردوو بێگومان حکوومەتی پێشوو ناکە جێبەجێ نەکرا دیارە ئەتوانین بڵێن یەکێ لە خاڵە ئیجابیەکان کە لەم قۆناغەیە هەیە ئەگەرچی قەیرانی زۆر هەبوو و حکوومەت تەشکیلبوونەکەی زۆر دواکەوت بێمتمانی لە نێوان لایەنە سیاسی عێراقیانە گەشت بۆ چڵەپەوە بەڵام دوجار گەشتە ئەوەی کە حکوومەت پێکێنرا و دەنگی لەسەر درا و ئێستا پێویستە ئەوان کە ئیتر لە تا 15 مانگی ئەم مانگی داهاتوو پرۆژه یاساکە بنێرن بۆ پەرلەمان بۆی لای کەمی پەرلەمان مانگونیوێکی لەبەردەستا بێت ئەوکو ئەو قۆناغانەی وتمان باسیەکە لەبەرەوە یەکەم ئەتوانین بڵین بارودۆخی عێراق باشە کە ئەمە خۆی بارودۆخی ئابووری عنی مەبەستمان کە باسی بودجەکەی قسە لە ئابووریەکەی جۆرێک لە گەشەی ئابووری لە عێراقا هەیە پارەیەکی باش لەبەردەستایە و معاناتی خەڵکیش وای لێ کردوون لە وەزارەتەکان کە ئەبێ بە تایبەتی ئەم حکوومەتە چونکە لە بەردەمی تاقیکردنەوەیشی گەورەدایە خەڵکی لە کۆمەڵە قەیرانی زۆرەوە لە کۆمەڵی معاناتی زۆرەوە لە کۆمەڵە قەیرانی زۆرەوە هاتوۆتە سەر ئەوەی چاوەڕوانی ئەم حکوومەتاکە ئەم حکوومەتە ئەگەر سەرکەوتوو نەبێ بە تایبەتیش بۆ ئەو لایەنانەی کە حکوومەتیان تەشکیل کردو چوارچەوەی هەمانگی جۆرە لە هاوپەیمانەکانی بەڕاستی لە بەردەمی فشارێکی جەماوەری گەورەدان بۆ چونکە لەو لاوە کە ئەم قەیرانانەشەیە لەو لاوە ئۆپۆزیسیۆنێکی بەهێزەیە کە هەر کاتی بێوێ ئەتوانە شەقام بجوڵێنە
لەبەرەوە حکوومەت بەڕای من ناچارە و بە حەزار تریشە ئەم جارە لە بیرفعل ئێستا بینین زۆرێ بە گەرمەگوڕی هاتوونەتە سەرخەت وەک ئەڵێن درەنگ هاتی بەڵام باش هاتی هیوادارین کە بتوانن چونکە بەڕاستی ئەگەر نەتواندرێ عێراق لە بەردەمی دووڕیانێکی مەترسیداری گەورەدایە کە دوور نییە حاڵەتێکی نەخوازرا ئەوەی کە هەیە هەمووان نەزانین دۆخی ئابووری لە ڕووی ئەکرێ بڵین بە ژمارە باشە وەکو ئابووری کەی خوێنیتەوە بە ژمارە باشە گەشەی ئابووری لە چاو وڵاتانی ناوچەکە وڵاتە زۆر پێشکەوتوەکان زۆر باشە بەڵام لە واقع من نبینی لە واقع ژیانی خەڵک ڕێژەی بێکاری هەژاری هەتایێت هەڵەکشێت یعنی پێ وایە جۆرێک لە هاوسەنگی دروست بیترە و ژمارانەی کە ئاڵین گەشەی ئابووری زیای کردوەوەی کردووە ئەمە کاریگەری لەسەر ژیانی خەڵک هەبێ ئەکەوێتە سەر ئەم حکوومەتەی ئێستا چەندێک ڕازگۆیە لەگەڵ ئەو بەڵێنانەی کە داوێتی لەگەڵ ئەو کارنامەی کە پێشکەشی کردووە کە دەنگی لەسەر دراوە لە پەرلەمانە و چەندێ ئەتوانێ لای کەمی ئەم حکوومەتە ئەبێ حکوومەتی هاوڵاتی بێ حکوومەتێکی خزمەتگوزاری و خەدەماتی بێ بۆ چونکە وەکو وتمان زنجیرەیەک و بەڕێستان باساکە ڕاستاڵی گەشەی ئابووری هەیە بەڵام هاوڵاتی عێراقی لە ژێر حاڵەتێکی زۆر ناتەندروستدایە لە ژێر هێڵێکی هەژاریدایە خەدەماتی نییە بەڕاستی یعنی جۆرە هەم هەر کەرتێکی بینی لە عێراقا کۆمەڵە گرفت و ئالیشەی زۆری هەیە لەبەر ئەوە ئەم گرفتە پێم وایە بەداخەوە لە عێراقا قوڵ بوونەوەی ململانی لایەنە سیاسیەکان کاریگەری ڕاستەوخۆی هەبووە لەسەر بواری حکوومەت و ئەنجەندای کەرتەکانی جێبەجێکردن و بارودۆخێکی خوڵقاندووە کە هاوڵاتیانی عێراقی ناومێت بوون لەبەرەوە پێم وایە ئەگەر حکوومەت بەشدی نایەتە سەرخەت جۆرێ لە جۆرەکان داهاتوی ئەم حکوومەتش لە حکوومەتەکانی ڕابردوو باشتر نابێ و دوور نییە لەژێر فشاری شەقامە تووشی باشە دەست لە کاری چارمەش کاکدارە سەبارەت بە شایستە دەرایەکانی حکوومەتی هەرێم و جێکردنەوەی پشکی کورد لە پرۆژه یاسای بودجێ 2023 چ ڕێو شوێنە گیراوەتە بەر چ هەنگاوێکی جدید نراوە بۆ ئەوەی کە هەردوو حکوومەت بتوانن بە شێوەیەکی شەفافانە کار لەسەرم بابەتەوە پرسە بکەن ئەوەی کە ئەکەوێتە سەر حکوومەتی عێراقی بە تایبەتی لە کارنامەکەی سوودانیە زۆر بەوازحی باسی پەیوەندەکانی خۆی و هەرێمی کردووە باسی چارەسەرکردنی کێشە و گرفتەکانی کردووە هەتا نەکار مەسەلە ئابوووریەکان و شایستەداریەکان بۆ نە باسی مادەی سەوچلی کردووە و باسی پرۆژە یاسای نەوت و گازی کردووە کە ئەمانە هەمووی خاڵی باشن بەڵام ئەبێ ئێمەش دەرک بەوەش بکەین حکوومەتەکانی پێشووتریش هەمویان هەممان بەڵێنیان داوە بەڵام وەکو ئەڵێن عیبرەت لە جێبەجێکردندایە ئایا چەندێک تەنفیزە بێ ئەمە خاڵی سەرەکێتی کە من خۆم قەناعەتم وایە کە هیوادارم جێبەجێ بکرێ و باش بێ بەڵام تۆ لە خلالی 19 بۆ 20 ساڵی ئەزمموی حکومڕانیان نەتواندرا بێ مادەی سەوچل جێبەجێکرد بێ پێمان وابێ لە ساڵێکا جێبەجێ بکرێ ینی زۆر هین نەبین بەڵام ئەوەی ئەکەوێتە سەر کورد لێرە مهمە بەڕای من کورد چۆن ئەتوانێت ناوماڵی خۆی ڕێکخاتەوە بۆی لە بەغا بە ئەجندایەکی هاوبەشی کوردانەوە مامەڵە بکە نەک بە دیدەیەکی تەسکی حیزبیانەوە و بۆ بەرژەوەندی لایەنێک یا چەند کەسێکی دیاریکراوە و پێم وایە ئەمە وای لە سنگ و پێگەی ناوماڵی کورد کرد لە بەغایەکە لاوازی کرد بەداخەوە ینی جۆرێک لەم ململانێ ناتەندروستەی کە لە بەغا هەستمان پێکرد ئێمە هەمیشە وتومانە ئەکرێ ئێمە لە هەرێم تێبینیمان لەسەر ئەدای سیاسی حیزبە دەسەڵاتدارەکان هەبێ بەڵام ناکرێ ئێمە لە بەخا بە ڕوحێکی منافەسی حیزبیەوە ئەم ململانەیە بگوازینەوە بۆ ئەوێت چونکە دوجار لەوێ ئێمە بەڵێنمان بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان داوە کە شەڕی مافە دەستورەکانیان بۆ بکەین کە شەڕی شایستە داراییەکانیان بۆ بکەین کە شەڕی ناوچە جێناکوکانیان بۆ بکەین و پێم وایە هاوڵاتیانیش داوای ئەوە لە نوێنەرەکانیانەکەن بۆیە هیوادارین بە تایبەتی ئەو دوولایانی کە لە حکوومەتدا بەشدارن کە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانی هیوادارین بە ئەجندایەکی هاوبەشەوە بە کۆدەنگیەکەوە بتوانین شکۆ ژمارەی ئەندامانی ئەنجومەی نوێنەرانی کورد کەم نییە 63 کورسی ئەتوانم بڵم ئەتوان کاری زۆر گەورە بکەن ئێستا وەکو نوێنەرانی خەڵکی کورد کە لە بەغدادن بە هەموو حیزبەکانەوە کە لەوێ بەشدارن لە ئەنجومەنی نوێنەران چۆن هەوڵەکانتان چڕ کردوتەوە بۆی کە پرۆژە یاسای خود با بڵێن پشکی کورد لەو پرۆژە یاسایە وەکو با بڵێن مافی و شایستە دارایەکانی کورد بەدەست بهێنن بێگومان دەزانین کە لە دوای 2014 لە سەدا حەڤە بوو دوای دواتر بوو لە سەدا 12 چەند پۆینتێک ئەوەش دواتر نەما وای لێ هات ساڵی چەند جارێک ئەم پشکە هات
هەوڵەکانتان چۆنە؟ ئەتوانین بڵین بابین جارێ هۆکاری ئەم قەیرانە چی بووە سەرەتا هۆکارەکە ناتوانین لە 100% بڵین حکوومەتی ناوەندی بووە و لە 100%ش بڵین حکوومەتی هەرێم بووە. پێم وایە جۆرێک لە کەم تەرخەمی یا جۆرێک لە پابەند نەبوون بۆ بەڵێنان و ڕێکەوتانە لە هەردوو لاوە بووە. هەم ئەوان وەکو پێویست پابەند نەبوون بۆ نردنی شایستەداراییەکانی هەرێم، هەم هەرێم نەیتوانیەوە هەماهنگێکی جدی بکە ئیتر لەبەر کۆمەڵی اعتیبارات نەیتوانیەوە بۆ نمونە داهاتی نەوت بە شەفافی تەسلیمی بەغا بکە، لەو لاوە داهاتی خاڵە سنوورەکان، لەو لاوە ژمارەی فەرمانبەران کە ئەمانە کۆمەڵی قەیران بە هەڵپەسەراوی لە نێوان هەردوو لا داماون دەتوانێت ئەوەی ئەمێنێتەوە سەر هەوڵی من بەڕاستی لە پرۆژە یاسای ئەمنی غیزاییەکە شتێکم بەدی کرد کاتێک شایستەداراییەکانی جوتیاران لابرا بوو باسی هەرێمەکەیان لابردبوو لە من خۆشبەختانە یعنی بۆ مێژوو ئەوواڵم هەموو پەرلەمانتارە کوردەکان بەبێ جیاوازی یعنی هەمومان هەستاینە سەر مەنەسەی پەرلەمان و قسەمان لەگەڵ دەستی سەرۆکایەتی پەرلەمان کرد و بەڵێنیاندا کە ئەو بەرگەیە چارەسەر بکەن کە ئەمە من بەڕاستی پێم خۆش بوو و هیوادارم بۆ بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و پاراستنی شایستەدارایی و مافە دەستورەکانیان بەردەوام هەمان ڕۆڵ ببینین یعنی پێوەەر لای ئەم یەکدەنگێک کاریگەری هەبێت بە تاکید ئەیبێ بەڵام کاتێک هەریەکە و بەجیا بڕوا قسە بکە سەنگی هەمووی کەمە بێ بە دڵنیاییەوە. پێ دوایە نێمامیشە داوای کۆدەنگیەکەین هاو دەنگیەکەین یەک دەنگیەکەین ئەوی تۆ لە بەغای بینی پێ دوایە بتوانین بەدی بێت. من پێم وایە تا ئێستاوەکو پێویست نەبووە و زۆر جار گرفتیشی بۆ دروستکردون بۆتەوەی ئەوەی سنگ و پێگەی کوردیشی لاواز کردووە لە بەغا و هەمومان تۆ بیبینە ینی ئێمە کاتێک لە 2003 نظامی عێراقی ڕوخێ لە 2005 دەستور و حکوومەت تشکیلە بێ ئەو کاتە سنگ و پێکەی کورد چۆن بوو ئەتوان بڵێ حکوومەتی عێراقی لە هەولێر و لە سلێمانیەوە تشکیلەکرا بە جۆرێکی تر بەڵام ئێستا ئەوە تا بۆ حاڵەتەیە کە ئەیبینین لەبەرەوە ئەگەر کوردوانەکە پێم وایە زەرەری گەورەترەکان نەک ئەتوانێ شایستەکانی کە ناهاتوونەدی بەدییان بێنە بەڵکو ئەو دەستکەوتانی هەشی بۆ بەشێکی لە دەستەدا لەبەرەوە بەڕاستی لەبەر دەمی بەرپرسیارەتیی گەورەداین هەموو پەرلەمانتارەکان و بە تایبەتیش پارتیوێکیچەکان کە دەسەڵاتدارن و زۆرینەن لەوێ یەکەم بەرامبەر بەخوا بەرپرسیارن دوام بەرامبەر بە گەلەکەی خۆیان بەرپرسیارن و بەرامبەر ئەو بەڵێن و سوێندی کە داویشانە بە خەڵک ڕاست. مامۆستا لە کارنامەکەی سوودانیە ئەوەی کە باسی لە پەیوەست بە هەرێمی کوردستان کرد یەک لەوانە باز لە زیندووکردنەوەی یان کارکردنەکە بە ڕێکەوتنی شنگال هەروال پەیوەست بە مەسلەی نەوت و غاز و بابەتە باز لە دەستورەکە دەستور ماف بە ئێمادا وەک هەرێمی کوردستان یانەوەی کە لە قازانجی بەغدایە ئەتوانین بڵین ئەگەر دەستور وەکو خۆی جێبەجێ بکرێت بۆ قانجازی هەردوولایە بە تایبەتی ئێستا ئێمە ینی حاڵەتێکی تریشمان هەیە لە هەرێمی کوردستانە ئێمە نابێ بڵێن هەر شنگال ئێستا بۆ منە سنوورەکانی کوردستان ڕۆژانە لە بەردەمی تۆبارانی تورکیا و ئێراندان کاتێک حکوومەتی عێراقی بێوێ دەستور جێبەجێ بکاوە سەروەری خاکی عێراق و کوردستان بپارێزێ ئەو کاتە بێ بەجددی بێتە سەرخەت لەگەڵ وڵاتانەیە یعنی ئەمە خۆ ئەگەر بیانەکەیان ئەوەیە معارەزەی تورکیا معارەزەی ئێرانی لە عێراق و کوردستانە هەیە باش خۆ معارەزەی ئەم وڵاتانە لە ئەوروپاشەیە ئاەتوان زەرێک لە ئەوروپا وڵاتێکی ئەوروپی وکو ئەڵمانیا فەڕەنسا بدەن لەبەرەوە ئەمە من پێم وایە ئەگەر دەستورەکە وەکو خۆی جێبەجێ بکرێ بە دڵنیاییەوە بۆ کوردستانیش قانجازەوە بۆ حکوومەتی ناوەندیش قانجازە و هەردوو دوجار جۆرێک لە کەشێکی ئارام دروستە بێ کەشی ئارامیش دروست بوو هاوڵاتیان جۆرە لە متمانەیان بۆ گەڕێتەوە ئێستا هاوڵاتی عێراقی زۆر ناومێت بووە بۆ چووکە ماوەی 19 ساڵە لێرەوە لە کوردستانە ماوەی 32 ساڵە 31 ساڵە بەڵێنی پێدرێ بەڵام بەڵێنەکان جێبەجێ نابن گرفتەکە لەوەدایە ئیتر هیوادارین ئەمە قۆناغێکی نوێ بێ گەروانە بێ پێم وایە ئەم حکوومەتەش ڕوبەڕووی فشاری شەقام و جەماوەر دەبێتەوانێ و ناچارەکان بەدەست لە کارکێشانەوە دوجار هەمووی زەرەکە مامۆستا هەر پەیوەست بە پارە و بودجە و سامانی عێراقەوە مانگێکە نزیکی 2 ملیار و نیو دۆلاری عێراقیەکان دەزراوە ئەم کەیسە بە شۆ گەشتووە لە مای ڕابردووە ئاماژە بۆ کرا یەکێک لەو کەسانە با بڵێن دەستگیر کراوە بەڵام بێگومان خەڵکانی گەورەتر لە پشتی ئەم کارەوەن بە شۆ گەشتووە کەیسەکە دیارە کەیسەکە ئەوەندەی کە ئاماژەی پێکرێت دوای ئەوەی کە ئەم کەشف بوو کە حاڵەتێکی نەخوازرایی وا لە عێراق ڕوویداوە کە پارەی بڕی پارەکە زۆرە دام و دەستگا بەرپرسەکان جۆرێک ئەوەی کە کەوتوتە سەرشانیان کردویانەوە و بەڕێزیشت ئیشارەی پێکرد کە
گیراون لەوانەوە هەندێکیش ئەمری چۆنەڵی منعی سەفەر و جۆڵۆیان لێکراوە بە دڵنیاییەوە من ئەڵێم ئەمە یەکەم حاڵت نییە لە عێراقا کە ڕوویداوە حاڵەتی تریش لەو جۆرە ڕوویداوە بەڵام لەوانەیە وەکو پێویست کەشف نەبوو بنیاندام و دەستگا بەرپرسەکان نانتوانی بە ئەرکی خۆیان هەستن بەداخەوە مۆتەکەی گەلانی عێراق ئەمەیە کە بەداخەوە وڵاتێکی دەوڵەمەندە داهاتێکی زۆری هەیە بەڵام خەریکە تووشی فەوزایەکی ئیداری ئەبێ کە هەمووی لە بیری ئەوەدایە کە بەرژەوەندی خۆی پێش بەرژەوەندی هاوڵاتیان و پێشخستنی وڵات و ئاوەدانی وڵات و چارەسەرکردنی قەیرانەکان بخە کە ئەمە گرفتە سەرێکێکەیە لەبەرەوە ئەم حکوومەتە ئەگەر بەجددی کار لەسەر ئەم بوارە نەکا و سنوورێک بۆ ئەم حاڵەتە دانەنێ و چۆنڵی جێدەستی خۆی نەسلمێنێ کە توانیوێتی کۆتایی بەم حاڵەتە بێنێ گرفتێکی گەورەتر چاوەڕێ عێراق باش کاکدارە ئەم کارنامەی کە سوودانی دەینەوە گەربین باسی کارنامەکە بکەینەوە کۆمەڵێک بابەت و کۆمەڵێک باڵین بەڵێنی باشی تێدایە گەر جێبەجێ بکرێ و ماوەی ساڵێکیش دانراوە دەکرێت لە ماوەی ئەم ساڵەیە فرێ و هەموو بەڵێنە و ئەم هەموو جێبەجێکردنی و بەڵێنانەیە خۆت ئەو کارنامەی کە دایناوە بکەوێت یا خۆدە و بەڵێنانێک کە هەیە لی چاوەڕوان دەکرێت کە بتوانێت وەک خۆی جێبەجێیان بکات ئێمە ئەبێ شتەکان بین پۆلێنی بکەین باش ئەوەی کە من خۆم لە نزیکەوە سەرۆکی ئەنجومەنی وەزیران ناناسم بەس ئەوەی کە لەگەڵ یا تێکەڵاو بووە کە مامەڵی لەگەڵا کردووە بە پێی ئەزمونە ڕابردووی بە کەسێکی باشی ئەزان بۆ بە کەسێکی نەزیه ناوزە دەکرێت لە عێراق ئەوە کە ئەمە خۆیەکێکە لە خاڵە ئیجابیەکان خاڵی دووەمیشانەکەوێتە سەر ئەو لایەنانەی کە ئەمەیان بربژێر کردووە ئەگەر ئەم پیاوە دەستکراوەکەن بۆ مانایی کە بێوێ خزمەتێکی باش بکە لەوانەیە سەرکەوتوو بێ بەڵام لەگەڵ هەموو ئەمانەیە ئەو کارنامەی کە دانراوە بۆ حکوومەت پێم وایە لە ماوەی ساڵەکە زەحمەتە هەموو بەرگەکانی جێبەجێ بکرێت کارنامەکە شتی باشی زۆر تایە بەڵام وەکوتم ساڵێک زۆر کەمە کە ئەمە ئیتر من قەناعەتم وایە ئەگەر ئەم سوودانی و کابینەکەی بتوانن سەرکەوتوو بن چۆن ئێستا خەڵک دێتە سەر شەقام ئەڵێ بێ حکوومەت بڕوخێ بۆ نمونە ئەو کاتە خەڵک بێ ئەڵێ با بمێنێتەوە تا خزمەوەکەی درێژکات ئەکەوێتە سەر خزمەتەکانی هەز ناکەی جیاوازیەکی ئەم کابینەیە ڕەنگە لەگەڵ کابینەکانی ترا ئەوەیە کە سوودانی بۆ خۆی پیاوێکی ئیداریە و نی پیاوێکی سیاسی بێ منی لە کە بڵین کوتلێکشی دروست کرد توانی یەک کەس با بڵین تەنا خۆی سەرکەوێ بۆ پەرلەمان بەڵام قسەکە لەسەر ئەوەیە یعنی ئەم تموحە سیاسیەکەی نییە تا ئێستا زیاتر سیاسیەکان لە پشتیەوەن سەپۆرتیەکەن پشتیوانی یەکەن بۆ خۆی وەکو پیاوێکی ئیداری دەرەکەوێت لە یەکەم کۆبوونەوە شاقسەکانی وا دەرەکەوت کە وەکو کەسێکی ئیداری ئەوێ مامەڵە بکان نەک وەکو کەسێکی سیاسی خوێندنەوەی تۆ لەو ڕۆ بەدڵنیە ئەتوانی بڵین ئەگەر خۆشی تموحی سیاسی نەبێ خەڵکی تر تموحی سیاسییان پێیەتی چونکە بۆ دوجار بەڕێ سوودانی پاڵپشتی کراوە لەلایەن هاوپەیمانێتێکەوە ئەگەر ئەم هاوپەیمانێتیە استراتیژیان بۆ کاری ئەم حکوومەتە بریتی بێ لە خزمەتی خەڵک ئاودانکردنەوەی عێراق کۆتایی هێنان بە قەیرانەکان هەم لایەنەکان قانجازەکەن هەم گەلی عێراقیش قانجازەکە بەڵام ئەگەر ئەوانیش هەدەفیان بەرژەوەندی لایەنەکەی خۆیان بێ من پێم وایە هەموو گەلانی عێراق باجەکەی دەن بە خۆشیانەوە بۆ چونکە ئەم کابینەیە سەرکەوتوو نەبێت دوجار چی دێتە پێشەوە پرۆسەیەکی هەڵبژاردن بە دڵنیاییەوە پرۆسی هەڵبژاردن خەڵک سزای ئەو لایەنانە ئادا کە بەشداری لەم حکوومەتە کردووە لەبەرەوە لەبەر پێناوی خۆشیان نابێ ئەبێ کارێ بکەن خزمەتی هاوڵاتی بکەن نەیکەن ئەو کاتە مەرگی سیاسی خۆیان چاوەڕانیانەکە لە داهاتوێرە بۆ هیوایی کە هەموو لایەک هەست بۆ بەرپرسیارەتێکە بەرامبەر بەنەتەوەکەی زۆر سپاس بۆ داراسیەکانیان ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ ڕوونکردنەوەکانت زۆر سپاس لەگەڵمان بێ زۆر سپاس دەست خۆش بێ